هیچ شتێک هێندەی متمانە بەیەکبوون گرنگ نییە، چونکە هەر متمانە بەیەکبوونە ئەدگەیەنێتە لووتکە، بەڵام کاتێک متمانە لەدەست دەدەیت و متمانەت نامێنێت ئەوە هەرچیەک بکەی متمانە وەک خۆی لێنایەتەوە. زیندووترین نمونەش حکوومەتە 29 ساڵیەکەی هەرێمی کوردستانە بەهۆی نەمانی متمانە تەنانەت لە نەخۆشیەکی کوشندەی وەکو ڤایرۆسی کۆڕۆناش هاوڵاتیان متمانەیان بە حکوومەت نەماوە. بێگومان هەموو کارێک کاردانەوەی هەیە ئەوەی ئێستانەکە بینین کە خەڵک متمانەی نەماوە بەوەی کە قەرەنتینە بکرێت بۆ پارێزبەندی لە خۆی هۆکاری گەلێک زۆری هەیەک لە هۆکارە نەوەیە کە لە ڕابردوو زی و گەندەلی زۆری بینیوە هەروەها کەم خزمەت گوزاری بینیوە لەوە پێشکەوتنی نەدیوە لە ڕووی خزمەت گوزاری و هەروە لە ئێستادا موچەکانی نادرێت و لە ڕابردوش موچەکانی کراوە بنیوە ئەمەوە کاتێک کە خەڵک متمانەی خۆ پارێزی کەم ببێت بێگومان لە ڕابردوودا مژدەی سەرکەوتنیان بەسەر کۆڕۆنا ڕاگەاند باشە ئەگەر سەرکەوتوو بوونە ئێستا خۆ کۆڕۆنا بارانیە ببارێت بێگومان هۆکارەکەی کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدارە. ئەو بێمتمانەیە کە لە نێوان خەڵک و حکوومەتدا دروستوە پەیوەندی بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە چاکردنی بژێویژانی خەڵک ناکاتەوە نەوتە فرۆشە پارەکەی دیار نییە بەغدا پاران نێرێت و موچەدا بەش ناکرێت و ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بێکاری لە هەڵکشاندایە تۆ 3 مانگی ڕابردوو خەڵکت کەرەنتینە کردو بازاڕت داخستووە خەڵک پارە لە جیفاندا نییە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک لە بێزارێکی تەواودا ژیان بگوزارێنن. 29 ساڵە حکوومەتی هەرێم نەیتوانی وەڕازگۆیانە لەگەڵ هاوڵاتیانی بدوێت و زۆربەی کات پێچەوانەی بەڵێنەکانی خۆی جوڵاوەتەوە. گفتاریان زۆرێک بووە و کارکردنیان پێچەوانەی گفتاریان بووە نەیان توانیوە متمانە بکەن بە بناغی لە یەکگەیشتن لەگەڵ هاوڵاتیان. بەڵام بە درێژایی مێژووی ئەم حکوومەتە بەداخەوە تا ئێستا هەمیشە یعنی بەڕاستی هیچ حکوومەتێک وەکو ئەم حکوومەتە ئەوەندە لەگەڵ خەڵکو و لەگەڵ هاوڵاتی و هاونیشتیمانیاندا درۆزن نەبووە. یعنی هەمیشە هەر بەڵێنێکی دابیتن پێچوانی بەڵێنەکانی خۆی بووە بە کردار هەمیشە شەفاف نەبووە بەرامبەر بە خەڵک و بە میلەت و بە هاونیشتیمانیان بۆیە خەڵکیش بەڕاستی متمانەی لەدەست داوە یعنی بەرامبەر ئەم حکوومەتە بەداخەوەکو شوانە درۆزنەکەی لێ هاتێ شوانە درۆزنەکە چیرۆکەکەی مەشهورە کاتێک کە بە درۆ هاواری بۆ خەڵکی ناوگوتی وا گورگ خەریکە مێگەلەکە هەموو ئەخوات کاتێک کە خەڵکەکە چوون وتی وەڵا بە درۆوام گوت جاری دووەم کە هاواری بۆ خەڵکەکە هێناوە خەڵک کەس بە هاواریەوە نەچوون لەبەر چێ چونکە جاری یەکەم درۆی کردی خەڵک متمانەی پێنەما. بەهۆی متمانە بەیەکبوونەوە بوو ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 سەری گرت و توانرا ڕژێمی بەعەس لە کوردستان وەدەرنرێ. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم کە لە شاخ گەڕانەوە بێباک بوون بە قوربانیدانی هاونیشتیمانیان و بێباکانە لە سەرکورسی دەسەڵات دانیشتن و داهاتی هاوڵاتیانیان تەخشان و پەخشان کرد. ئەمەش متمانەی نێوان دەسەڵاتدارانی هەرێم و هاوڵاتیانی تا ڕێژەی نزیک لە سفر نزم کردەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.